بەڵێ لەسەر کۆچی دوایی شازادە ئەلیزابێس و هەروەها ئەو ڕەوشەیکە لە دوای ئەوەوە دێتە ئاراوە لە بەریتانیا دەمانەوێت شرۆڤەی جیاواز هەیە ئێمەش بزانین کە ئەو باس و خواسانە چ دەڵێن ئەوە ئەم کاتە ئێستا کاتی ئەوەیە کە پرۆفسۆر دکتۆر سعید شەمس شارەزا لە کاروباری بەریتانیا میوانی ئێمە بێت بۆی کە ئەو پرسیارانەی لێ بکەین. ئەم کاتت باش بەڕێز سعید شەمس. دەمەوێت بۆ دەست پێ بکەم کە شاژنی بەریتانیا لە 96 ساڵی دەزانین کە کۆچی دوایی کرد و دوای پرسەی کۆچی دوایی شاژن ئەلیزابێس هیچ ڕێوڕسمێکی تایبەت بۆ تاج لە سەرنانی شازاد چارلز دەکرێت؟ بێگومان دەکرێت بەڵام جارێ خۆ بەهەرحاڵ تا تەرمەکەی دێنەوە ئەوی دەنێژن ڕەنگە بۆ دواکەوێت تا ئەو کاتە لەبەرەوەی کە خۆ شاژن ئەلیزابێت ڕەنگە بە تەمەنترین و زۆرترین شاژنی هەمووی ئیمپراتۆری بریتانیا بۆ لەبەرەوە جێگای زۆر تایبەتی هەیە. طبعاً دەبێت حتمما تاجی لەسەر نێن و ئەو بۆنەیەک دەبێت بەڵام بەهەرحاڵەوەیتەوە دەبێت چاوەڕام بکەین. باشە دکتۆر، لە کاتێکا کە شازادە ئەلیزابێس بوو بە تاج هەڵگر لە دوای باوکیەوە کاتێکی زۆری خایاند زیاتر لە ساڵێکی خایاند، ئایا بە هەمان شێوەش کە بۆ کوڕەکەی دەبێت بەشە هەمان کات دەخانێت یا پرۆسەکە زووتر ئەنجامەدرێت؟ نەبێگومان هەر لەستەوە ئەلانیان کردووە کە چارلزی سێوم دانراوە شتەکە نەریتیە خودی شاژن ئەلیزابێت لەبەرەوە بوو کە وەڵەن بۆ خۆی لە بریتانیا نەبوو کۆچی دوایی بابی زۆر چاوەڕان نەکرا بوو ئەویش زۆر گەنج بوو و وەک ئەزانن ئەو دەمیش لە دۆخێکی زۆر تایبەتدا دوای کۆتایی شەڕ بوو لەبەرەوە کەمێ درێژەی کێشە بەستێنی خودی عایلەیوانی چون خوب قەرار نەبوو ئەلیزابێت جێنشین بێ یا وەلیعهد بێ بەڵام بەخۆی ئەوەی کە مامی دەیوید دەواقەدا بۆ ئیدواردی هەشتم لەسەرەوەی دەگەڵ هونەرپێشەیەکی ئەمریکایی ئیزدواجی دەکردەوە وازی لەسەر تەنجەڵا بابی وی بۆ پادشا بۆیە هەمووی ئەوانە بەڕێکەوت لەبەرەوە کەمێ خایەندی لەبەرەوە وێ ناچێت کە بۆ چاڵزی یا پادشا هیندا درێژخایەن بێت. باشە، دوای کۆچی دوایی شاژن بێگومان دەسەڵاتەکان دەبێت کۆ بکرێتەوە یاخود دەسەڵاتەکە وەکو خودی خۆی بمێنێتەوە. ئایا پێتان وانە دەسەڵاتەکانی خانەوادەی شاهانە هیچ تا بەشکارێکی بەسەردا بێت یان ڕاستەوخۆ بۆ شازادە چارلز دەچێت؟ ڕاستەکەی خۆ ئێمە هەممان دەزانین لە بریتانیا بەسلااف پادشایی مەشروتە لەسەر کارە زۆرتر پێگەیەکی سمبۆلیکە دەسەڵاتی یاسایی بە واتایە نییە. لە بریتانیا دموکراسی پارلمانی لەسەر کارە ساورنتی یاسەدوەری سیاسی نەتەوە بەدەست پارلمانە و پارلمان ناوەندی هەموو شتەکەت. شاژن یا پادشا زۆرتر سمبولیکە ئەوەش خوب دەگەڕێت سەر مێژوێکی زۆر کۆن یان دەواتایەدا دامەزراوەی پادشایی وەک نەریتێک ماوەتەوە بۆ بەردەوام خۆی گونجاندۆ لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە سەدەی 20 بۆ بۆیشە دەسەڵاتێکی یاسایی سیاسی کە بتوانێت لە کاروباری بریتانیا تەداخڵکان نەشاژن بووینە پادشا چارلزی سێوم دەیبێت لەبەرەوە ڕەنگە زۆر شتێک ڕوو نەدا بەڵام خوب ئەو پرسیارە هەیە ئەو باسە هەیە کە ڕەنگە دوای شاژن ئەلیزابێت خودی بنەماڵەی بەهەڵ وێنزداوە پادشایی وردە لە کزی بدات چون هەر لە زمانی خۆشیەوە کەمێ دەنگ و باس هەبوو ناڕزایەتی هەبوو کۆمەڵە خەڵک باسیوان دەکرد کە جیاواز لە پێگەی شاژن چون بۆ خۆی پێگەیشی تایبەتی بریتانیا هەبوو باسیوان دەکرد کە ڕەنگە و دامەزراوەی تر کۆن بێت و لەگەڵ سەردەمیێرە نەخێنێت ڕەنگە بەرەوە بڕات بەڵام بەهەرحاڵ بەردەوام دەبێت چارلز بەتایبەت بۆگەوە لە راپۆرتەکەشتان چارلز بۆ خۆی دوای دایکی کەسایەتی زۆر تایبەتە ئینسانێکی ڕۆناکبیرە زانیاری زۆرە و لە نێو خەڵکیش خۆشەویستە بۆیە احتمالاً لە زمانی چارلزی بەردەوام دێت بەڵام دوای ویستی لێدێ بەهەرحاڵ دەبێت بزانین ڕەوتی ڕووداوەکان بەرەوچێتەوە. باشە دکتۆر سعید، ئەوەی کە باسی لەوە دەکرێت ئەوەیە کە شازادە چارلز چەند جارێک پێشێلی نەریتی شاهانەی کردووە، ئایا
هیچ پێشبینیەک هەیە کە گۆڕانکاری لە پێکاتەی نەریتیەکانی شاهانەدا ئەنجام بدرێت یاوەکو ئەوەی کە دایکی بەڕێوەی بردووە بە هەمان شێوە بەڕێوە ببات؟ ڕەنگە دەوری دایکی نەبینێ چون دایکی بە حاڵ لە کاتێکی زۆر تایبەت بۆ خۆشی چاوەڕوان نەکرا بوو زۆر گەنج بوو کە بۆ مەلەکە یا شاژنی بریتانیا بۆ خۆشی لە بۆنەیەکدا لە ساڵی 92 کە زەختێکی زۆریان لەسەر بوو قسەیەکی زۆر گرنگی کردی کە لەم ئیشەدا ژیان بە بوون لەگەڵ ئیش لێک گیان ناکرێتەوە ئەم شتە پێکەوە و بە شێوازێک خۆی دانابوو هەموو ئەو شتێک کە چاوەڕوان دەکرا لە دامەزراوێکی نەریتی وەک شاژنی یا وەک پادشایی ئەوە ڕەچاو بکات و لەگەڵ هەموو شتێک سازشی دەکرد چارڵز ڕەنگە ڕەوانگەی جیاوازی بێ کەمێ مۆدەرنترە بیر و بۆچوونی جیاوازە لەسەر ژینگە تێبینی زۆر تایبەتی بەخۆی هەیە من لە بیرمە تازە پێش بوومە ئێرە لەسەر ئەو قوتابخانەیە کە خەرجەکەی زۆر بوو چاڵ دەوریی کتێبخانەی ناوەندی ئێرەکە بەهاڵ بەریکولدەی پاشگەزدە بوونەوە دەوریی زۆر کارگەری جێرا کە هەرچی بێ و خەرجە لەبێ بیکەین چون بریتانیا پێویستی بە قوتابخانە و مەکتەبێکی وا هەیە لەو ڕوانگەوە ڕەنگە کۆمەڵە نەرید جیاوازەدایکی بشکێنێت بێگومان چون بەهاڵ کەسێکی کەمێک ئیمڕۆیی تر و هاوچەرخترا لە دایکی بەڵێ دایکیشی بە هەمان شێوە وا باز دەکرێت کە ئەم پاشایەتی یاخو ئەم پاشاگردانیەی کە کردی و ئەو ماوەی چەند ساڵێک کە فەرمانڕەوایی کرد حکوومەتی بەریتانیای هەر لەسەر کولتوری شاهانەی خۆی بەبێ کە هیچ تێکچوونی تیا هەبێت بە هەمان شێوە هێنای بەڵام نوێگەریشی تێدا کرد و مۆدرنیتەی کرد بە هەمان شێوە پێتان وایە مۆدرنیتەکە هەروە بمێنێت یا زیاتر بەریتانیا بەرەو پێشتر بچێت؟ خب شاژن ئەلیزابێت گرنگی دەوەدا 70 ساڵ شاژن بوو و ئەو 70 ساڵش 15 سەرۆک وەزیران لە زمانی ویدا سەرۆک وەزیران بوو ئەو دایناون بەپێی نەریتەکە گۆڕانکاریی زۆر گەورە لەو 70 ساڵە لە ئیمپراتوری بریتانیا بوودا زمانی ئەو بۆ شاژن بریتانیا دەواقعدا ئیمپراتوریی ئێستاش گەورە بوو دۆیشە و لە کۆتایی یا لە سەرەتای شەڕی دووەمی جیهانی نزیکەی 60% خەڵکی عالەمی دنیا لەژێر چاوەدێری یا ڕاستەوخۆ یا قەیومەتی بریتانیادا بوو بە دوای ئەوە پرۆسەی سڕینەوەی کلۆنیالیزم دەستی پێدی یەک بە یەک لەو کلۆنیانە سەربەخۆ بوون بۆ نمونە هیندستان کە دەواقعدا تاجینە گوڵ جەوهەری سەرێکی بریتانیا بوو سەربەخۆی وەدەستێنا بە دوای وڵاتانی ئاسیای ئافریقایی و تەبعاً شاژن ئەلیزابێت لە تەواوی ئەوڕۆتەدا خۆی گونجان دەگەڵ ئەو گۆرانکارانەی کە بەو خێرایە چاوەڕان نەکرابوون و هەر بۆیشە دەوری هێنا لە دەوری هەبوو لە پارێزگایی لە دامەزراوەی حاڵە پادشایی لە بریتانیا و لە 92 کە زۆر زەختی لەسەر لێشی نەقسە وتارەکانی کوتی هیچ کەس نابێ هیچ کەسێک هیچ دامەزراوەیەک هیچ پادشایەک هیچ شارێک نابێت چاوەڕوانی ئەوە بێتکە لەژێر چاوەدێری و کەسانی وەفادارم بەڵێندارم پێ ئەگەر لەو کەسانەی کە نەیاری لێگەڕێن وانێک بۆیە دەبێت دەمە چاوەڕوانیەوە بکەن بۆمە لە شاژنێک کە نزیکەی ئەو دەمی 6 ساڵ بوو شاژن بوو ئەو قسەیە بە هەر خۆ گونجاندن دەگەیەنێت لەسەر ئەو ڕخنانێک لەسەر بنەماڵی پادشایی و لەسەر ئەو هەموو ڕخنە و گازەندە لەسەریان بۆیشەکە دەورێکی گرنگی هەبوو و خۆی گونجان دەگەڵ ئەو ڕۆکە. بەڵێ سپاس دەکەین پرۆفسۆر دکتۆر سعید شەمس شارەزا لە کاروباری بەریتانیا لە لەندەنەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش.